تۆ بێ ڕۆژانم تابعی و نەخۆشانەکە ئێرە وەکو تەواری لێ هاتووە هەموو ڕۆژێک لە سعات 8 بەیانی تا 12 شەو لە ئەرکدایە. من جاری وایە کە ئەشوە ماڵەوە لە نیوەشەوە هەر تەلەفۆنی بۆ کرێت ئەوە نەخۆشێکمانەیەوە لەو باری تەندروستی ناجێگیرە کە بۆ دەکەن بیبینێ چوە چی لێ بکەین کە یەکسەر دوکتۆرەکان پشکنینیان بۆکەن و داخلی ئازاد هەورامی بەڕێوەبەری نەخۆشخانەی شەید تایر عەلی والیە. تەنگە نەفەس بێت ئۆکسجینی دابەزی بێت لەو بابەتانە مەسەر توانی بینەی بەلایەن يعني لێ بۆنە پاسی ئۆکسجینەکەی بۆکەن یەکسەری بۆ ناگەر ئەم بەڕێوەبەرە ڕۆژی وا هەبووە بەهۆی زۆری تووشبوانی کۆرۆنا بە هەفتە نەڕۆشتێتەوە بۆ ناو ماڵ و منداڵی. هەموو کەسێک لە ئیشەکەی خۆی لەو مەتری خۆیە زەمیری خۆی مرتاحکە و ئیشەکەی خۆی بەڕێکوپێکی بکەوە پێم وایە کۆمەلگا زۆر باشی بچێتە پێشەوە مەسەڵەن ئێمە من داواکارم لە هەموو هاوپیشەکانی خۆم لە هەموو ئەوانەی کە هینن هەنی ئێمە ئەوەی کە شیناسم ئەوی کە لە ستافی سەحەیە کارمەندوشت قسووری نییە چکەوەی کە نەخۆش کە بێتە ژوورە هەمووی بێک چاوسەیرەکرێت چێ لە قاوشە کچەکان شوێنێ زۆر کەم لە ئۆفیسەکەی دادەنیشێت هەمیشە بە موبایلەکەی دەستی و لەگەڵ کارمەندەکاندا لە ئەرکدان تا کۆرۆنا کۆنتترۆل بکەن. حەقی پێمیشم بۆ وڵاتیان ئەوەیە کە ڕێنمایی تەندروستیەکانەوە زۆر زەرورەکە بڵین پابند من پێوەی اینجا پامیش کەشم بوانی کە سەفەرەکەن داوان لەکەم پێشەوەی کە سەفەرکەن 48 ساعت بابێن لێرە پشکنین ئەنجامدەن بۆی ئێمە فریا بکەین کە ئەنجامی پشکنەکان بینەوە و ئیشەکان بۆ ئاسان بکەین. بۆی ماندووبوونی ئەم بەڕێوەبەرە و سەرجەم پزیشک و کارمەندانی تەندروستی بەبا نەچێت دەمامک بەستن و خۆتان بە دوور بگرن لە قەرەباڵخی و پابەندە ڕێنماییەکان بن. ئاوار عەلیگەلی کوردستان سلێمانی.